خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەمانەوێ لە پانۆڕاماوە زانیاری لەبارەی وردەکاری موچەی دواکەوتوی هێزە ئەمنیەکانتان بۆ باسکەین. هۆکارەکە چییە؟ ئایا بەغدا بیانوو هەیە یاخود هەرێمی کوردستان دەستی بە بەغدا ئاکات یاخود هەردووچیانە؟ باز لە هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقەکرێ. ئەم هاوتاکردنە چۆنچۆنی ڕوئەدات. واروەها کۆمەڵێک کێشەی تری هەڵواسرا و هەڵپەسێرا و لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ماونەتەوە. هەموو ئەوانە لەگەڵ زۆر بەڕێز سۆرا عومەر ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق گفتوگۆ دەکەین. کاک سۆرا زۆر بەخێر. زۆر سپاس بۆ دەرفەتەوە کە میشە ماندووتەکەین ببوورە. ڕاستگۆیت بۆ ئێمە گرنگە و بۆ بینەرەکانیشمانەوە پەیامێکی ڕاست بگەینین بە بینەرەکانمان. ئەمەوە پرسیارکەم وردەکاری دوانکەوتنی موچەی هێزە ئەمنیەکان چێکە لە بارودۆخێکی زۆر خراپان بەڕاستی ئەوان خۆتە زانی کە بەبێ جیاوازی ئەمنیەتی هەموو کەسێکە پارێزن. ئەمە حاڵ و گوزەرانیانە بە تایبەتی ئەمڕۆ هەرچەندە پێما بشتێکی دروستکراویشە بەڵام نووسراوە قەرز بۆ هێزە ئەمنیەکانی یان هێزی پێشمەرگەنی بەڕاستی ئەمانە کارەساتن. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ جەنابەت کاکزانە، سپاس بۆ بینەران. بەڕاستیە ئەم بابەتە جێی نیگەرانی هەمومانە. سەرەتا حکوومەتی هەرێم ئامادە نەبوو لیستی ناوی هێزی ئەمنی بنێرێ، چکەوەی کە دەڵێن هێزی ئەمنی لە وەزارەتی ناوخۆ زێرەڤانی و بەرگری و فریاکەوتن لە پێشمەرگەش یەکەی هەفتا و هەشتا و لیوا هاو بەشەکانە، چکە تا ئێستا ئاسایش و ئەنجومەنی ئاسایش بە ناو نەنێردراوە. کە بە درەنگەوە ڕازی بۆ حکوومەتی هەرێم ئەم ناوانە بنێرە پێویستی بە وردبینی بوو. لیژنەیەکی سەرەتا حکوومەتی هەرێم خۆی وردبینیەکی کرد بۆی عێراق ڕازی بکە. بەڵێ چاودێری دارایی هەرێم وردبینیەکەی کرد و ناردی بۆ بەغدا، بەڵام بەغدا هیچ قەناعەتێکی پێ نەکرد لەبەرەوەی تەقریرەکەی چاودێری دارایی هەرێم ئەڵێ هیچ تێبینیەکمان لەسەر لیستی ئەمنی نییە و ئۆکەی. ئەمە نەبوو بە هۆکار بۆی عێراق بەبێ ناو بە عەدەد بە کۆی گشتی پارەکەمان بۆ بنێرێ. دوایی ئەوە بوو لیست و ناو نێردراوە، بەڵام لە دەستپێکردنی وردبینی لە لیستی ناوی ئەم هێزانە دیارە تێبینی زۆر هەیە. چکە بەداخەوە کاکزانە سیستەمی ئیداری و مالی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان، ئەو وەزارەتی مالیە هیچی بەسەر هیچەوە نییە. کاتێک کە راپۆرتی چاودێری دارایی عێراق خوێنیتەوە کە بە هاوبەشی لەگەڵ چاودێری دارایی هەرێم کردویانە، ئەمجا هەستەکەی کە ئەم حکوومەتە زۆر لە دواوەیە لە بەڕێوەبردننی سیستەمی ژمێریاری ئیداری دارایی سەدان تێبینی گەورە هەیە کە کاتێک لەگەڵ عێراقیەکان قساکەین پێیان سەیراڵن باشە ئێوە لە 92 حکوومەتن، یعنی چی تا ئێستا هیچ لیستێکی موچە لە نێوان وەزارەتەکە و وەزارەتی دارایی هاوتانین بەس لە وەزارەتی پێشمەرگە بۆ وەزارەتی مالیە 23,000 ناو جیاوازی هەیە. کەمتریان زیاترە لە وەزارەتی پێشمەرگە زیاترە لە وەزارەتی مالیە بوونی نییە. چۆنە بێ تۆ باوەڕەکەی ناوی یەکەی هەفتا و هەشتا و بەرگری فریاکەوتن و زێرەڤانی لای وەزارەتی دارایی هەرێم نییە؟ لایەن نییە؟ لایەن نەبووە پێشتر. ئەی بە گوژمە بۆ تۆزانی خانەنشینیان لا نییە؟ ئەی چۆن پاریان داوە بەو جۆرە داویانەکە؟ بەڵێ تۆ زانی تا ئێستا خانەنشینی یەکەی هەفتا و هەشتا هەرکەس لای خۆیەتی لای وەزارەتی مالیە نییە؟ بەڵێ ئەوەی خانەنشینیەکە و کەمەندامانی سەنگەر و ئانا لە هەفتا و هەشتایە. 12,000 ناوی خانەنشینی لە بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هەرێم زیاترە لە وەزارەتی مالیە، لە کاتێکە بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هەرێم سەر بە وەزارەتی مالیەیە. لە وەزارەتی کارەبا
ببورن 4,000 ناو لە لیستەکە زیادە هەیە لە وەزارەتی کارەبا. کاک سۆران ئەوەی کە تەشخیص کرێت دیاری بکرێت دەست لە سەبرینەکەدا بدرێ مەسەلە من وتەبێژ هێزەکانی هەفتا مێنا ئەڵێمە تەحەداکەیت نەبن دیوار نەناوی وەهمیمان نەماوە و ئامادەشی ناو بە ناوی هێزەکانی هەفتا بنێرین ئشکالیاتی ئەو 23,000 لەکوێدایە؟ واللهی ئەوی زانیاری بە دوواداچوونەتە بێت نایزانم، منیش نایزانم. چاودێری دارایی عێراق داوای زانیاریەکە بۆ نمونە ئەگەر ئەم ناوانە کە بوونی هەیە بۆی بزانی ئەمانە دووبارەن، ئەمانە وەهمین، ئەمانە دووموچەن، دەبێ ناوی دایک و مەوالید و بۆیە ناوی داوای ناوی دایک ئەنی مبڕیر نییە ئستفزازی نیە نەخێر ئەم زانیاریانە نییە. تۆ دوو لیستبەی بە من یەکێکیان خۆت دروستیکەی یەکێکیشیان حەقیقی بێ بۆی بزانم ئەم دوانە کە لێکچوون کامیان ئەوی تریانە یا ئەمە جیاوازە ئەبێ بە ساڵی لەدایک بوونی بە پلەی بە ناوی دایکی بەمانە جیای بکەیتەوە. من چۆن وردبینی بکەم لە ناوێکا کە گەرزانیاری لەسەر نەبێ. بۆیە گومانی زۆر تێبینی زۆر لەسەر لیستەکان بوونی هەیە. هەمومان باشە زانین ئەو پێشمەرگانەی کە واجبە گرن لە سەنگەران و لە ئەرکان کەمترن لەو ناوانەی کە بوونی هەیە لەو عەدەدەی کە دەدرێ بە عێراق. بۆیە دەبێت تحقیق بکرێت. ئەگەر یەکەی هەفتە ئەم پاکاناکە ئەم تەحەداکە ئەبێ یەکەی هەشتاش بە هەمان شێوە ئەبێ وەزارەتی پێشمەرگەش بیکاوە ئەبێ ئەو هێزانەی تریش کاک زاناکە لە دەرەوەی وەزارەتی ناوخۆن ئەو هێزانەی تر کە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگن ئەخرێنە سەر یەکەی هەفتا و هەشتا بەڕاستیە ئەمانیژە بێ هەر بەو جۆرە بێ. ئەو جگەلەوە دامەزراندنێکی بە لێشاو خراوەتە ناو ئەم لیستانە لەم چەند مانگە دامەزراندنێکی بە لێشاوی تازە لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەزانین لەکەیەوە سەیەکەمەکانی دانەمەزراندووە ئەزانین کە خاوەن بڕوانامە باڵەکان دانەمەزراون ئێمە گرێبەستەکانمان هێشتا نەکراون بە هەمیشەیی لەولاوە 11,500 ناوی خاوەن پێداویستی تایبەت هەیە کە لە ساڵی 2014 و پێشتریشە ناو تۆمار نەکراوە ئەوانش هێشتا هیچیان بۆ نەبەستراوە. جگەلەوە وانەبێژان 37,000 وانەبێژمان هەیە و نەکراون نەبە گرێبەست نەبە هەمیشەی یعنی چی تۆ لە لیستی ئەمنی پڕێکەی لە دامەزراندن. بۆیە ئەم وردبینیە حەقێکی مەشروعە و عێراق لەبەرەوەی ئێستا بە قەراری مەحکەمەی ئیتیحادی خۆی موچە ئەدا بۆیە وردبینیەکە و ئەبێ دڵنیا بێت لە کەسەکان لە ناوەکان لە پاکی لیستەکان ئەوجا تەمویلی موچاکە و یەکەم جاریشەوە گوتم ئەم لیستانە ئەڕوا بۆیە کاتی ویستووە بەداخەوە کە ئێستا 3 مانگ تێپەڕێ یەک موچە دێت یەک موچە وەرگیراوە بەڵێ معاناتێکی ئەو دامەزرانە تازانە هەموو لە لیستی هێزانەکان کراوە بەڵێ هەمووی لە لیستی هێزی ئێستا گرفتەکە بە هەڵواسراوی هەڵپەسێراوی ماوەتەوە یان بەرەو حەلە. من ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی دیوانی چاودێری دارایی عێراق قسەم کرد دکتۆر عەمار سوبحی گفتوگۆی زۆرمان کرد ئاوتی هەمووی قابلی حەلە و ئەمە بۆ ئەوەیە کە ئەم لیستانە بخەینە سەر مەسارێکی دروست بۆ مانگەکانی ئایندە ئیترەوەندە ماندوو نەبین ماڵێنەوە بە ڕێکمانەکەنەوە بەڵێ بە دڵنیاییەوە یعنی معقولە راپۆرتی ڕقابەی مالی نووسیوێتی وەزارەتی سامانە سروشتیەکان ئەم هەموو ملیارە داهاتە لە ئێکزڵێکە داهات خەرجی داخلی کردووە یعنی وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەقەر مارکێتێک کە ئێستا سیستەمێکی حسابی هەیە ئەو حساباتی دیار نییە ئەمە کارەساتە بەڕاستی تۆ حکمڕانی ئاوا بەریبە ئەگەر ئەو تەدقیقاتە تەواو بۆ ئەو چاودێری داراییشەکانی خۆی تەواو کرد قەرەبووی ئەویان نەکرێتەوە موچانەی کە ڕۆیشتووە طبعا ئەو موچانە هیچی نافەوتێ بەڵێ ئەو موچانە دێت طبعا هۆکاری دواکەوتنەکەش
ئەوە بووە کە ڕقابەی مالی زووتر تێبینی خۆی داوە بە حکوومەتی هەرێم داوای زانیاریەکانی کردووە بەڵام ئەوە هەردیسان حکوومەتی هەرێمەکە کەم تەرخەمی کردو تاکو ئەمڕۆ دوێنێ ئیمجا جوابی ڕقابەی مالی داوەتەوە واتە سەوری کردووە بەم تێبینیانەوە هەربا بڕوا بەڵکو قوبول کرێ بەڵکو موچەکەیان بێت بەڵام عێراق حریز بووە لەسەرەوەی ئەبێ وردبینیەکە تەواو بکرێ وەڵامی تێبینیەکانمان بدەنەوە زانیاریەکانی ترمان بۆ بنێرن ئەو کاتە ئێمە هەنگاوی دوای ئەوە بۆ تەمویلی موچانێرین حکوومەتی هەرێم وەڵامی پێدانی زانیاریەکانی دواخستووە بۆیە ئێوارەی ئەمڕۆ تا سبەینێ شاندێکی چاودێری دارایی عێراق دێنەوە زانیاریەکان وەرەگرن ڕەنگە 2 ڕۆژ لە هەرێم بمێنەوە دوایی ئەگەڕێنەوە و بە کۆی گشتی باسی لەوە کرد سەرۆکی دیوانی چاودێری دارایی عێراق 10 ڕۆژیان پێویستە بەهاتنی شاندەکە بەڵێ بەهاتنی شاندەکە و بەوەی کە ئەگەڕێنەوە وتی لە 10 ڕۆژی ئایندا ئێمە وردبینی خۆمان تەواوەکەین و راپۆرتی خۆمان بەرزەکەین ئەمڕۆ هەندێک خەبەر هەبوو لیستی موچێ هێزەمنیەکان گەیشتە ژێر دەستی محەممەد شیع سوودانی و چاوەڕێی ئیمزایە و بوتیانە ئێمە حەقمانی فەرمۆگەر تۆ قەرارێکی لێدەی و هەندێک لە سایتەکان ئەویان دەرخواردی خەڵکدا نانە هیچ لیستێک هیچ وردبینیەک نەخراوەتە بەردەستی سەرۆک وەزیران لەبەرەوەی راپۆرتەکە تەواو نەبووە ڕقابەی مالی ئەڵێ من پێویستم بەم زانیاریانە هەیە بۆی وردبینیەکەم تەواو کەم بۆ نمونە من گومانم لەم ناوانە هەیە بە زانیاری لەسەری نیە زانیاریەکانم بنێ تا من وردبینی بکەم دێنەوە زانیاریەکان وەرەگرن دوای وردبینیەکە تەکمی لە بێ ئەو کاتە راپۆرتی خۆیانە دەن و ئەشبێ بەڕاستی راپۆرتەکە بچێتە بەردەستی سەرۆک وەزیران و وەزیری مالی ئیتیحادی دوایەوە بڕیاری تەمویلی موچەکە ئادەن وەکو سەرۆکی دیوانی چاودێری ژووتی هەموو ئەم بابەتانە قابلی چارەسەرن شتێکی تیانە قابلی ئەگەرم چارەسەر بوو تەسەوڕەکەی 2 موچەیان بەیەکەوە بۆ بێت ئەگەر وردبینی مانگی 5 تێبینیەکان هەمووی چاک بکرێ وەڵام بدرێتەوە ئەو کاتە لیستی مانگانەی ئەم هێزە ئەمنیانە ئیتر وردبینیەکەی ئاسانە لەگەڵ فەرمانبەرانی تر و خانە نشینانە بە یەک پاکێجە ڕواو لە 2 ڕۆژ تا 3 ڕۆژ وردبینی ئەکرێتەوە چکەوان وردبینی ئەوە ئاکەن ئەوەی کە قوبول کراوە لە مانگی ڕابردوو لە مانگی داهاتوو بزانن گۆڕانکاری چی ڕوویداوە هۆکاری گۆڕانکاریەکان چین زیاد و کەم لە موچەکانە ئایا تەعیناتە ئەگەر تەعینات بێ ڕایەگرێ ئایا هۆکارێکی تر ئەبێ میزان مراجعە بۆچی هەموو مانگیەکی مانگی پێشوو داواکەن بۆی ئەم ئەپدەیتە بەردەوام بێ و ئاسان وردبینی بکرێ بەڵام وەکو ئەم ڕۆژ لەگەڵ سەرۆکی دیوانی چاودێری دارایی باسمان کرد چارەسەری بنەبەر بۆ ئەم مەسەلە تەوتینە بەبێت تەوتین ئەم کێشانە چارەسەر نابێ ئەم لیستانە ڕێک نابێت باش کاک سۆران مەسلەی ئەو وەکوتم 2 موچە چۆن بۆیان ڕێککەنە بۆ هێزامنیەکان ئەو تەدقیقەی مانگی 5 بەڵێ ئەوانیش مانگی 5 و 6یان وەرنەگرتووە مانگی 5 کە وردبینی تەواو بوو ئەوە دێت بەجیا لیستی مانگی 6ش ئەبێ لەگەڵ مانگی 6 مەدەنیەکانە ئایا نێردراوە یا چاوەڕێی نەتیجەی وردبینیەکەن من پێم وایە بێ وردبینێ تەواو بێم جا لیستی مانگی 6 ئەکرێ ئەو کاتە ئاسانە موچەکان تقریبا کاتە 2 موچە هیچی نافەوتێ باش هێزە ببورە هی فەرمانبەری تر مەدەنی فەرمانبەری مەدەنی لە ڕۆژی پێنجشەمەوە تەمویلی خانەنشینی و کەمەندامان و کە سوکاری شەهید و ئەنفال و زیندانیانی سیاسی دەستی پێ کردووە لە بەیانیەوە بەردەوامە بێت تەسەور ناکەم هیچ گرفتێکی نییە ئەو تەدقیقی تەواو بووە سەرسکە ئەوان تا ڕادەیەک چوون هەرچەنە تێبینیەکان هێشتا بەشێکی هەرماوە لەسەر ئەو لیستانش بەس عێراق بەوەشەوە تەمویلی کردوێتی 6 بانقی دیاری کرد محکەمی فدراڵی اختصاصی کە ئەتوانن هەژماری من بێ حکوومەت یارێن پێشوازی کردوتی ئەمە تەییدی هەژماری منە بەڵێ ئەمە چۆنی بۆ ڕوونکردنەوەی ئەو بابەتە کاسۆرە ئەزانی ئەوە تۆزێک گوردەکاری هەیە کاکزانە لە ماوەی ڕابردووە مامۆستایانی ناڕازی هاتنە بەغدا بە شوێن ئەوە بوون کە حکوومەتی هەرێم
دەبێ بە ڕێکاری یاسایی مامەڵەی لەگەڵ بکرێ بۆ ناچارکردنی بە ئەنجامدانی تەوتین. طبعاً تا ئێستا حکوومەتی هەرێم تەوتینی دەست پێ نەکردووە. ئەوان هاتن لە ڕێی دایرەی تەنفیزی بەغدا قەراری محکەمەی اتحادی بۆ تەوتین بە ڕسمی بە مصدەقکراوی نوسخەیەکیان ڕاکێشا و یەکێک لەو مامۆستایانەی کە ناوی لە سکاڵاکە هەبووە لە بڕیارەکەی دادگا داوای کرد کە دایرەی تەنفیز هۆشداریەک ئاراستەی سەرۆکی حکوومەتی هەرێم بکە بۆ جێبەجێکردنی بڕیاری تەوتین. و لە دەی 6 ئەم هۆشداریە ئاراستەی گەێنراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتیەکەی لە بەغدا، چکە نووسراوی گەیاندنەکەی واژۆکردن و وەرگرتنی بوونی هەیە. حکوومەتی هەرێم بۆ ئەوەی کە هەنگاوی دوای هۆشداریەکە بە دوایان نەیە، چونکە ئەگەر بڕیارەکەی جێبەجێ نەکرد بێ پێشێلی یاسا و دەستورە و تاوانە دەکرێ سکاڵای جەزایی لەسەر بکرێ. دیارە داوای لە محکەمەی اتحادی کردووە کە ئەو دەستی کردووە بە تەوتین یا ئایا پرسیاری کردووە ئەوەی ئەو کردوێتی چۆنە بابەتی هەژماری من. محکەمەی اتحادی وەڵامی تەوزیحەکەی ڕوونکردنەوەکەی وازەحە، یعنی دەڵێ تەوتین لە بانقی حکومی و ئەو بانکانەی کە ڕێپێدراوی بانقی ناوەندی عێراقن لیستەکەی ناردووە کە هەموو ئەم بانکانە لە عێراقا ڕێپێدراون. هیچ کەس نەیوتووە بانقەکانی هەژماری من ڕێپێدراوی بانقی مرکزی نین، هیچ کەس ئەم قسەی نەکردووە و هەموو بانقانەی لە هەژماری من بەشدارن بانقی ئەهلین ڕێپێدراوی بانقی ناوەندی عێراقن. ئیشکالی نییە ئەمە. ئیشکال لەکوایە؟ لە ئیشکالەکە لەکوێ؟ ئیشکالەکە لێرەیەکە. ئیشکالەکە لێرەیەکە. مەسەلەی تەوتین پێویستە پرۆسەکەی بەم جۆرە بێ وەکو چۆن لە عێراق تەوتین کراوە. بانقی هەموو مانگێک حکوومەتی هەرێم لیستی موچە ئەنێرێ بۆ وەزارەتی دارایی عێراق. وەزارەتی دارایی عێراق ئەم لیستە ئەدا بە بانقی ڕەشید و ڕافیدەین و TBI بانقە حکومیە فیدراالیەکان. ئیتر لە ڕێ هەر بانقێکی تری سەر بە خۆیان ئەم لیستەکە ئەدرێ بە ئەم بانقە حکومیانە بە تەمویلی موچەکەیانەوە. واتە پارەی موچە لە تەوتینە ناچێت بۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم. لە وەزارەتی تەنها لیستەکان لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمەوە چێ بۆ وەزارەتی دارایی فیدراڵ. وەزارەتی دارایی فیدراڵ تەمویلی ئەم موچانە ئەخاتە بانقی ڕەشید و ڕافیدەین و TBI ئەیخاتە بانقە حکومیە فیدراالیەکان. هەر بانقێک سەر بە ئەوانیش هەر بانقێک چەند هەزار موچەخۆری لەلایە کارتی بۆ کردوتەوە پارەکە ئاخاتە ئەو بانقە بۆی ڕاستەوخۆ ئەچێتە سەر حسابەکەی. لە عێراقا جگە لە ڕەشید و ڕافیدەین و TBI 40 بانقی تری ئەهلی بەشدارن لە تەوتین بەم جۆرە. تەمویل لەکوێ وەرەگرن ئەم بانقە ئەهلیانە؟ لە وەزارەتی مالیەی اتحادی وەری ناگرن، لە ڕەشید و ڕافیدەین و TBI وەریەگرن. حکوومەتی هەرێم بۆ زۆر ئیلحاحەکە لە هەژماری من، بۆ زۆر شەڕی ئەماکە، هەرەڵێ ئەمە تەوتینە. لەبەر ئەوەی بەو لیستی موچە پارەکە لە وەزارەتی مالیەی اتحادی خۆی وەریگرێ کە خۆی پارەکەی وەرگرت خۆی تەمویلی بانقە ئەهلیەکان بکە. ئەمە نهێنی ئەو شەڕەیە کە حکوومەتی هەرێم بۆ هەژماری منیەکە. ئێستا ئەی کارتەکەی هەژماری من لەکوێ ئەخوا لەکوێ ناخوا؟ ئەوەی بە فەرمانبەرانی ئەکەن، ینی ئیجباریە ئەبێ هەر تەوتینەکە بکرێ؟ هیچ ئیشکالێکی نییە. نەسی قەرارەکەی محکەمەی اتحادی ئەڵەیە تەوتین لە بانقی فیدراالی حکومی دەرەوەی ئیقلیم، چکە ئێمە بانکمان نییە فیدراالی بێ، هەرێم بانقی نییە. وتەوزیع یعنی
نەسی قەرارەکەی محکەمەی اتحادیەڵێ ئەبێ موچە خۆران لە شوێنی نیشتەجێبوونیان پارەکە وەربگرن کە ئەڵێ تەوتین لە دەرەوەی لە بانکە فیدراڵیەکانی دەرەوەی ئیقلیم بەڵام ئەڵێ پێویستە موچە خۆران لە شوێنی نیشتەجێبوونیان موچەکەیان وەربگرن لە ڕێی ئەو مەنافیزانەی کە هەن مەنافیز چییە؟ ئەو پەنجەرانەی کە هەن جیهازێکی ئەوەندەیە دوکانی حواڵەکانی ئەڕوا موچەکەی وەرەگرێ و لە بەرامبەر هەر ملیۆنێک دینارە 5,000 دینارە دات ئەگەر زۆرتر بێ 4,000 ئەوانەدا یان لە ڕێی ئەو بانقانەی کە ڕێپێدراوی بانقی ناوەندین و لقیان لە شارەکانی هەرێمی کوردستان هەیە ئەمە نەفسی قەرارەکەی محکەمەی اتحادیە واتە بانقەکانی هەژماری من ئەبن بە دابەشکاری موچە تەمویلەکە ئەبێ بە کارتەکەش سوودی نییە کارتەکە بەڵێ بە کارتەکە وەری ئەگرێ بە کارتەکە وەری ئەگرێ بەڵام تەمویلی ئەم کارتە لەوێوەیە وەزارەتی مالی اتحادی لە ڕێی بانقی ئینەوەی کار این تقریبا کاتە نیوە بە نیوە بەڵام خواستی هەرێم هەر جێبەجێ نەبووە خۆی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەم کاتە هەر بە ئاراستەی بانقە ئەهلیەکان ئاڕۆیوە یعنی نەهاتووە کولی تەوتین تەواوی تەوتین لە بانقی فیدرالی بکە دواییش بڵێ بانقەکانی هەژماری من نەخێر هەموو ئەو بانقانی کە لە لیستەکە هەن فەرمووەرن هەر کەسە تەوتین بکە دوای تەمیلەکەی کێیکە عێراقیکە هەرێمە ئێوێ خۆی بیکە ئەگەر هەرێم خۆی بیکە کاکزانە جیاوازی نییە لە نێوان محاسیبێک کە موچەی پێشتر بە دەستی داوە بە فەرمانبەرێک لە دائیرەکە لەگەڵەوەی بچێ بە کارت ڕای کێشێ هیچ جیاوازێکی نییە محاسیبی کردووە بە بانقەکە ئەگەر تەماشاش بکەی ئەگەر هەژماری من ئەوەندە شەڕی لەسەرەکەن و ئەڵێن 19 بژاردە هەیە بۆ ئەوەی سوودمەندبی لە قەرز و پێشینە با ئەم دوو مانگە کە موچەیان لە ڕێی هەژماری منەوە داوە چەند هەزار کەسێک بابیان وتایە ئەوەی لە هەژماری من حسابی کردوتەوە وەکو فەرمانبەر وەکو خانەنشین ئەوە ئەتوانێت بچێت سوودمەند بێ لە قەرزی خانوبەرە سوودمەند بێ لە قەرزی بچووک سوودمەند بێ لە قەرزی پێشینەی کە بۆ فەرمانبەر لە عێراق شمولیەکە دڵنیا بە ئەو کاتە هەموو خەڵک ڕوجێ خەڵک پەلەیە کرد بچێت کارتی هەژماری من دروستکە و موچەکەی لەسەر وەرگێ ئەوە هەموو پارەیە ئەو موچیان لە خەڵک بڕی بە نەعەدالەتی بەبێ هیچ قانونێک بەبێ هیچ عورفێک با ئەوە بە وەهمی بخەنە سەر کارتەکە بڵێ تۆ ئەتوانی پارەی غەرامەی ژینگە و نازانچی کە بۆ ژینگە ناڕوە پارەی ئاو کارەبای لێ بدە بزانم هەموو خەڵک ڕائەکە ئەچەی کارنە لەبەرەوە ئەم قسەیە ئەوەیە کە ئێستا تەوتینەکە چۆن نەکرێ کارسۆرا تا ئێستا نەکراوە هیچی نەکرا هیچ نەکراوە کامە تەوتینە بۆزانی ئەگەر تەوتین بکرێ ئەگەر تەوتین بکرێ تەمویلی موچەی هەرێم بچێتە بانکی ڕەشید و ڕافیدەین لەگەڵ TBI هەموو فەرمانبەرێکی هەرێم مافیەوەی هەیە بەیانی بچێت لە بانقەکە بڵێ کاکە من قەرزمەوێ ئەو قەرزەی ئەیدەن بە موچەخۆرێکی عێراق بیشی دەن بە من بەڵام بە پێ نسبەی موچەکەی بەڵێ بەڵام بانقی ئەهلی هاتووە قازانجەکە لەم پرۆسا بزنسەکە خۆ ئەمە دەوڵەت نییە تەمویلی پارەی بکات و تەحملی وەرگرتنەوەی بە قیستی درێژخایان بکە بانقێکی ئەهلی هاتووە قازانجێوێ و لە بەرامبەر قازانجا داخلی پرۆسەی هەژماری من بووە باشە ئەگەر لە بەرامبەر ئەوەی کە من موچە لە بانقێک وەرەگرم تۆ تۆزێ وردی بکەرەوە بۆی خەڵک باشتر تێ من موچە خۆرێکم ئەچم کارتی هەژماری منەکەمەوە منیشە چم تەوتینەکەم موچەکەم لەم بانقە وەرەگرم باش ئەم بانقە سوودی چی لە منە بینێ سوودی ئەوەی کە ئەم پارەیە کاتێک ڕایە کێشم عمولەیەک وەرەگرێ ئەم عمولەیە لە مانگێکە ئەگەر لە منی موچە خۆر 2000 بوو 5000 بوو ئەوە ئەهێنێ ئەم بانقە تەحمولیەوە بکە لە ماوەی 10 ساڵە نەخێر لە ماوەی 15 ساڵە قەرزی 100 ملیۆن دینار 150 ملیۆن دینار بە من بدات و لە موچەکەم بە کەمی وەریگرێتەوە
بێگومان نەخێر ئەمە نەخێر چکە بانقی ئەهلی تحملی ئەمە ناکە ئەوە بانقی حکومیە تحملی ئەماکە بۆیە بەڕاستی ئەوان ئەگەر شەڕەکەیان لە پێناوی موچە خۆرایە با بڵێن کاکە ئەم نەیانوت 19 خزمەت گوزاری شمولتەکە کاکە 19 نا دەیان گردنیان ئازابێ نۆیان نا پێنجی تریشیان با چواریان نەخێر یەک خزمەت گوزاری با بخەنە کار لە هەژماری من بۆی خەڵک سەرە بگرێ بچێ بیکە کارتەکەی لەوێ وەرگێتەوە تۆ ئەتەوێ بە زۆر خەڵک ناچارکەی کارتی بانقەکەی بچێتە ئەهلی و تەمویلەکەی بێتەوە لای تۆ تۆش بە کەیفی خۆت بەم شێوازە لیست بنێری و تاخیری بکەی و هەموو مانگە خەڵک تووشی دڵڕاوکێ بێکەی تەمویلەکرێ وەکو عێراق کاکە وەکو عێراق زۆر نا وەکو هیچ وڵاتێکی تر نا وەکو عێراق کە تەمویلی موچە بۆ وەزارەتەکان دەست پێیەکە لە 16 مانگ لیستە ڕوا لە 25 مانگ ئەگەر عوتڵەی تیانە بێ و مناسبە نەبێ خەڵک موچەکەی لە بازار سەرف کردووە ئەمە ستانداردە لە هەموو عێراقا بڕۆ هەواڵێکم بۆ بێنە کە بڵێ موچەی مانگی ئەوەندە ئەمڕۆ هات و ببێ بە خەبەر عاجل لە کەناڵەکانە لەو عێراقە نەخێر نییە هەموو 16 مانگێک وەزارەتی مالیە شتێکە نووسێت داوا لە وەزارات و هەیئاتی غێرمرتەبیت بە وەزاراتەکە لیستەکان بنێرن ئەسڵەن موچەی خانەنشینی کە ئێستا خانەنشینی معاناتی هەیە کۆتایی مانگ نایدا سەرەتای مانگەیدا 2 مانگ دەست پێکا بۆ 5 مانگ واتە سەرەتای مانگ موچادا بە خانەنشین لەکوێ ئەیدا لە سندوقی خانەنشینی ئەیدا کە ملیارەها دۆلاری تایە کە تریلیۆنان دینارە و ئیسیسمارەکە و هەموو مانگێ کە لە عێراق موچە وەرەگیرێ لە 125 موچەی عێراق ئەچێتە ناو ئەو سندوقی خانەنشینیە لە سادەی بۆ لێبڕینی تەقاعودی لە فەرمانبەرەکە بڕن لە 115 حکوومەت خۆی تەمیلی سندوقەکەکە ئێمە سندوقمان نییە تا ئێستا لەو ساڵانە عێراق کە قەرزی کردو یەکێک لە قەرزەکانی لە سندوقی تەقاعودی عێراقی کردووە بۆیە جیاوازیەکان زۆرن پرۆسەی تەوتین زۆر گرنگە ئێستا کە خۆیان لێبێدەنگ کردووە ئەو خاترە لە شوێوە دێ کاک سۆران مثلەن هەستەکەی خاترێک گیراوە تەسەورەکەم ئێستا لە قسەکانی جەنابەت تێگەیشتمە و پێشوازی حکوومەتی هەرێم بۆ ئەو ڕوونکردنەوەی محکەمەی فیدرالی ئەوەیە کە بە خەڵک بڵێن ها ئێمە نەدۆڕاین و شکستمان نێنە و کە ڤەری مۆزوعەکە ئەیانەوێ بەم ڕوونکردنەوەیە شەرعیەت بە پرۆسەکەی خۆیان بن لە کاتێکە ڕوونکردنەوەکەی محکەمەی اتحادی ئەڵێ تەوتین لە بانقی حکومی دوایی ئەڵێ ئەهلی پێشتریش ڕوونکردنەوەکەرەوە بوو بەڵێ ئەوە قەرارەکەشی وایە ئەو لیستەش کە بڵاویان کردەوە سەرەتا هیچ حکمت و هونەرێکی تیانە بچۆ سەر بانقی مرکزی لیستەکە بکەرەوە سایتی بانقی مرکزی بکەرەوە لە حەقلی ئەلمەساریفە چەند جۆرێک مەصرف تەداتێ مەصرفی ئیسلامی تەداتێ مەصرفی محەلی تەداتێ ناوخۆی مەصرفی خارجی تەداتێ ئەمە ناوی چ مەصرفێکە کەی مۆڵەتی وەرگرتووە عینوانی لەکوێیە کێ مدیر مفەوەزێتی ئیمەیلەکەی کامەیە فەرعەکانی لە چ شارێکن ئەمە پێویستی بە کتابی محکەمەی اتحادی نییە بەڵام بەڕاستی حکوومەتی هەرێم یاری بەکاتەکە و ئەوەی کە عرا بەغدا چۆنە لی بێدەنگە لەسەر ئەو تەوتینە مەسەلەن کە هیچ هەنگاوێک بووینە پێشتر هەفتانە 2300 یانە نارد ئێستا ئەوش بێدەنگی لێکرا ئێستا هیچیش نانێرن بۆ TBI بەڵێ ئەوەشی کە نردوویانە هەر لیستێکیان نردووە ناوی عسکەریە سەربازیە وەکو چۆن هەژماری من هەر عینی پرۆسە نردویانە بۆیە تا ئەم کاتە TBI نهاتۆتە ناو پرۆسەکە ئەگەر ببینی هیچ ئامادەکاری و هەنگاوێکی نەناوە لە سلێمانیە چەند ATM هەبووە وەک خۆیەتی کە لێیانە پرسی ئەڵێ هیچمان پێ نەوتراوە هیچ نازانین تەنا کۆمەڵێک ناوەکۆ یەکێک بچێ داوای حساب بانقی بکە بۆیان کردوتەوە و ئەم بێدەنگیە
لەوە دێک کە حکوومەتی هەرێم هەمیشە ئیسیعدادی خۆی دەرەبڕێ بۆ تەوتین و بەڵام نایکا کات بەڕێیەکە. حکوومەتی محەممەد شیع سوودانیش جۆرێک لە مرونەتی هەیە بۆی ئیدارەی قەزیەکە بەڵێ ئیدارەی قەزیەکەدا و ئەشێوێت هەرێم قەنەعەت بکا بەم پرۆسەیە، چکە ئەوان پێیان خۆش نییە پارە بدەن بە هەرێم بۆ موچە، ئەوان پێیان وا بوو بەشە بودجادەن بەشە بودجەش ئەگەر تۆ پابند نەبی هەمووی نادەن نەوت و داهات ڕادەزنەکەی ئەوانیش مەجبور نین 965 میلیارێ بۆ بنێرن. ئەگەر وەک جاران بواە بە 1000 تکا و تەکلیف ئێسای ژنانێرن 625 میلیارە هاو 7 میلیاریە بڕا بۆ قەرزەکانی TBI ئەوان حەزیانە کردوا بێت کە بە پێی قانونی بودجە وایە. بەڵێ بەغدا ئەوەی حەزەکرد. ئێستا تۆ نەوت بە تەنکەرە فرۆشیت هەموو ڕۆژە 400,000 بەرمی لە فرۆشی هێشتا ئێستا ئێ بە پێی قانونی بودجە ئەگەر نەوت بە بۆری ڕۆی ئەوە تەسلیمی سۆمەوە کرێ لە بەندەری جیهان، ئەگەر نەڕۆی لە ناوخۆیان بەرهەمهێنانەکەی تەسلیمی سۆمەوە کرێ بۆ ئەوەی ئێمە بەشە بودجەی تەشغیلی بۆ وەزارەتەکان بۆمان بێ، بودجەی ئیسیسماریشمان بۆ بێت تەنمی ئەقالیم کە ئێمە زۆر پێویستمانە. هەموو پرۆژەکان ئێمە پەیوەستە بەوەوە. ئێمە مەحروم بووین لەما، بەڵام نەوتەکە خۆهرە فرۆشتر و داهاتەکەشی دیار نییە. ئێمە مەحروم بووین لە بەنزین و گاز و نەوت و غازی مەدعومی عێراقی. ئەڵێ من بۆچی بەنزین بە تۆ بم بە 450 لە کاتێکە تۆ خۆت نەوتەکە ئێستش خۆتەی فرۆشی و نایە بە منیش بچم بەنزینی مەدعومە بەمێ. یعنی خەڵک مەحروم بووە لەوەش. ئەگەر نەوتەکەیان ڕادەست کردایە بودجەی تەشغیلی و ئیسیسماری و نەوت و گاز و غاز و بەنزینی مەدعومیشمان بۆ ئاهات. کاتێکیش کەم قساناکەی کاکزانە پێمان ئەڵێن ئێوە دیفاع لە عێراقەکەن. ئەوە ڕاستی کاکە عێراق بە یەک قەراری محکەمەی اتحادی هەموو مانگێ 965 میلیارد بۆ تۆ نێرێ بەس ئەڵێ لیستەکەم بۆ بنێرە. ئەوە لیستەکەتە. ئەڵێ داهاتی نەوتەکە ڕادەستکە، ئەڵێ نەخێر ئەبێ 26 دلار بی بۆ دەرهێنانی هەر بەرمیلێک نەوت. ئەوان خۆیان چەند دەدەن؟ ئەوان خۆیان لە 4 دلارەوە هەتاکو 8 دلار. ئێ باشە یعنی عێراق بۆچی 26 دلار با بە دەرهێنانی بەرمیلێ نەوت لە هەرێم؟ ئەگەر بڕوات بە بۆریژە بێ پارەی بۆریەکەش باڵێ ئەمە نەکەم قازانجمە. ئەسڵەن ئێستا نەوتی هەرێم عێراق وەری نەگرێ قازانجێتی چکە کولفەکەی زۆرە و ئەڵێ باشە بابین سیاغی ئەمە بکەین عەقدەکانمان بنێ شەریکاتی ئەجنەبی ئەڵێن ئێمە عەقد نادەین چکە لە ناو عەقدەکان نووسراوە نهێنی عەقدەکە ئەگەر هەموو ئەطرافەکانی واژۆیان کردووە ڕازی نەبن ئاشکرا ناکرێت. بۆ شارەوە بە هەڵپەسەرای ماوەتەوە. بەڵێ هەتا ئێستا عەقدەکان عێراق بە پێی قەراری محکەمەی اتحادی دەبێ مراجعەی عقودی نەوتی بکات دوای هەڵۆشانەوەی یاسای نەوت و گاز. بەڵام تا ئێستا عەقدەکانیان نادەنێ. ئەوە گرفتێکی ترە. بۆیە فعلەن هەموو ئەمانە پێمانەڵێ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کاتە کوژێ کات بەڕێەکە ڕاست لەگەڵ عێراق ناکاوەکو چۆن چەند ساڵە لەگەڵ خەڵکی کوردستانی ڕاست ناکە. سەرۆکی حکوومەت دیمانەیەکی هەیە پرۆمۆکەی بڵاو بۆ تۆڵێ موچە بەبێ کەرامەت و خاک سوودی نییە. قسەیەکی جوانە. بەڵام ئێمە ئەگەر موچەمان لە بەخاوە بێ بێکەرامەتین؟ نە بەڵام ئایا ئێمە لە 10 ساڵی ڕابردووە خەڵکمان لەسەر ئەم خاکە بە کەرامەتەوە موچەی پێدراوە؟ یا هەموو مانگێک کەرامەتی شکێنراوە و موچەکەی پاشەکەوت کراوە و پێی نەدراوە و دواخراوە؟ ئێستا عێراق معزز مکەڕەم بە قەراری محکەمەی اتحادی موچەمانەداتێ بێمنەت بە زۆرت ئێوە پابند بن داوای هیچیشی لە نەکردووی ناڵێ وەرن هاوکار بن بۆ جێبەجێکردنەکەی. داهاتی ناوخۆش بابەتێکی ترە کاکزانە. داهاتی ناوخۆش ئەو بابەتەیە کە لە ماوەی 6 مانگی ڕابردووە مانگی 1 2 3 4 5 6 7 یەک مانگیان حکوومەتی هەرێم کە مانگی یەکە پارەی خستۆتە سەر موچە کە 680 میلیاراتوە. ما باقی ئەم 6 مانگە تەنها مانگی 2 3 155 میلیاری بەشەکە داوەتەوە بە عێراق. خودی پارتەکەی سەرۆکی حکوومەت و بە پارتەکەی جێگری سەرۆکی حکوومەتیشەوە بەردەوام لە بەغداد. یعنی
دەستە خەنە ناو دەستی ئەوان و پێیان وایە پەیوەندیی باش سوودی بۆ هەرێمی کوردستان هەیە. یعنی بۆچی ئەگەر لە بەغداوە تەوتینێکە بێ لە بەغداوە موچەیەکە بێ بێ کەرامەتیە بێ خاچیە دوێنێ پێرێ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا بوو شاگەشتکە بوو بە سەردارەکەی ئەزانی قەرارەکەی محکەمەی اتحادی لەسەر موچە ئەڵێکی ئەڵێ داهاتی وڵات هەموو گشتیانە مافی هەموو ئەو تاکانەی تاکانەیە کە لە وڵاتە ئاژین و دابشکردنی بە عادیلانە بەسەر خەڵکە ئەرک و واجبی ئەو حکوومەتەیە کە دێت و پاراستنی شکۆی ئینسان گرنگتر و گەورەترە لە قانون کە قانونی بودجەیە لە دەستوریش چکە هەموو ئەمانە بۆ تەنزیمی دابشکردنی عادیلانەی سەروەتی وڵات هاتوون بۆیە باز لەواکە کاتێک کە شکۆ و کەرامەتی ئینسان دێتە پێشەوە ئەکەوێتە سەروی قانون و هەموو شتێکەوە. قسەکەی سەرۆکی حکوومەت جارێکی تریش منێ لێمەوە کە جوانە بەڵام بۆچی لە ماوەی 10 ساڵی ڕابردووە حساب بکەین بە شکۆ و کەرامەتەوە خەڵک موچەی وەرنەگرتووە. ئەوە موچە وەرگرتنەی بینی خەڵکە خنچێ و خەڵک پاڵە پەستۆوەکە و خەڵک هەموو ڕۆژێ دە پرسیار و دە هەواڵە پرسیەکەی دێوکەی چەنە و چۆنە ناتوان بەرنامەی لەسەرەکەی لە بەغدا بینیوتە بەرنامێک لەسەرەوە بکرد لیستی موچە بکرێت بەڵێ ئەڵێ نەبێ زیاد کرێ موچە زیاد کرێ نەنەمە بەستم بڵێ کەی لیستی موچە ئەنێرین و وەزارەتی تەختیت وەزارەتی نەفت ئەوە تەوتین بەسڕاهینی کردووە مەسەلەن ئەوە تەوتین حەلی کرد موچەی بەسڕا هاتی بەغدا کەربەلا نەجەف تەوتین حەلی کردووە. ئەزانی TBI لە یەکێک لە محافەزەکانە کتابەکەم لا نییە ئێستا TBI ئینزاری محافەزە TBI ئینزار کردووە ئەڵێ ئەگەر ئەم جارە موچە یەک ڕۆژ تاخیر بووە تاخیری کەی عەقدەکەمان هەڵەوە شێنینەوە قبوڵی ناکەین. محافزی بانکی مرکزی محافزی یەکێک لە شارەکانی عێراق ئەڵێ یەک ڕۆژ دابەزینی موچە دواخستووە عەقدەکە هەڵەوە شێنینەوە ئاخیری ئینزاری ئێوە هەن سەیری پێشکەوتنەکانی ئێمەیان کرد وەڵای ئەمە پێشکەوتنمان کووە نە بانکمان هەیە ئێمە بانکمان نییە نە سیستەمی مالیمان هەیە نە سیستەمی حسابیمان هەیە نە هیچمان بەسەر هیچەوەیە ئاوایە باش هاوتاکردنی موچەی خانە نشینان ئەمە ڕوو ئەدایان مزایدەیەک ئەوە قەراری محکەمەی اتحادیە سەرۆکی حکوومەت وەزیری مالیە پابند کراون بە قەراری محکەمەی اتحادی بۆ جێبەجێکردنی حکوومەتی عێراقی هەرێم کە یاسای خانەنشینیە گرتووی عێراق کار پێ بکەن. ئەم یاسایە ئەوەی تاکو ئەوەی کە لە 500,000 کەمتری هەیە موچەی خانەنشینەکەی بێ بە 500,000 ئەمە یەک. دوو ئەوەی کە لە مەولا خانەنشین نەکرێ بە یاسا تازەکە کە یاسای ژمارەنووی ساڵی 2014 خانەنشین نەکرێ بەڵام من نایزانم ئایا حکوومەتی هەرێم لە یەکی 2014 کەس خانەنشین بووە خاتەوە سەر ئەو قانونە یان عەفە الله عەمما سەلەف ئەوەی کە ڕۆی و لە ئێستەوە دەست پێیەکە ئەویان نازانم چۆن جێبەجێیەکە ئەوێ حکوومەتی هەرێم پێمان بڵێ چۆن جێبەجێیەکە چکۆش تەکلیفی زۆرە باو و لە نەتیجەشە عێراق ناتوانێت هیچ بڵێمە بۆ زیادی کردەوە لە قەراری محکەمەی اتحادیە و جێبەجێیەکەم بەڵام ئەکرێت ئەبێ بکرێت تەسەوڕەکەی لە مانگەکانی ئەسڵەن لە 2022 ئەبوا بیکردایە نەیکردووە ئێستا باشترین کاتەکە نابێت لەمە زیاتر دوای بخە هەندێک وردەکاری هەیە ئاسانترین شت ئەوەیە کێ لە 500,000 کەمتری هەیە بێ بە 500ەوە عێراق ناتوانێت بڵێ ئەم لیستانە بۆ زیادی کردووە ئەڵێوە جێبەجێکردنی قەراری محکەمەیە. بەڵام ئەوەی تری وردەکاری تایە کە ئایا تۆ توانی پێداچوونەوە بکەی بە هەموو ئەو لیستانە و کەی تەکمیلەکەی هەرچەنە لە ئێستەوەی تر کەس هەر کەس خانەنشین بوو ئەبێ بە یاسای ژمارەنووی 2014 خانەنشین بێت بۆ گرێبەست و وانە بێژ و ئەوانەی کە هەبوو ئەتواندرێت کار بکریان دەست پێکردنەوەی پلە بەرزکردنەوە وانە بێژان سوودانی وعدێکی داوە ومێدەکەم وعدەکەی بەرێتە سەر گرێبەستەکان حکوومەتی هەرێم وعدی داوە هەر بەم مەبلەغی ئێستەکەیاندا تێبیان کا بە هەمیشەی بەڵام امتیازاتیان کەمەکە یەکێک لەوانە بۆ نمونە ئەگەر شەهادەکەی کە
پێی دامەزراوە بە گرێبەز هەرچی بوو بێ دوای ئەوە شەهادەیەکی نابێ بۆی حساب ناکارەوەی پێشووی بۆ حسابەکە نایەنەوێ پارەکە زیادکە بۆی عێراق قوبوڵیکە بەڵام ینی هەر خۆیانن بەڵام بە هەمیشە بەڵێ ئەکرێن بە هەمیشەیی هەرەمان ناوە ئەکرێ بە هەمیشەی باشە چ گرفتێک زۆر دیار ئێستا لە نێوان هەرێمی کوردستانیان بۆمبێک هەیە کە یان جارێ بێدەنجێک هەیە و ئاوا ئەڕوا کاتسۆرە ئەگەر بیانەوێ بەرامبەر هەرێم شت بکەن بۆمب زۆرە هۆکار زۆرە قانونی و دەستوریە بەڵام ئەو نیەتە من نایبینم بەڵێ تەنها ئەوە بینم کە حکوومەتی هەرێم گەمە بە عێراقەکەوەکو چۆن گەمە بە چارە نووسی قوتی خەڵکی هەرێمەکە دەتوانێت هیچ ئاڵۆزیەک فەوزایەک لە عێراقا دروست بێت بە هاتنی سوپای تورکیاوە بێت بە کودەتایەک بێ بە حرەکەیەکی تر بێ هاتنی سوپای تورکیا بەبێ ڕەزامەندی عێراق و ڕەزامەندی هەرێم و ئاگاداری نییە بۆیە ئەو بێدەنگی بینی نەتیجەی هاتنی ئەردۆگان بۆ بەغدا و کردنی ئیتیفاق و هاتنەوەی بۆ هەولێر و گەڕانەوەی هەموو بەشێکی ئەوە نەتیجەکەیەتی کەی بینی ئەین پێویست ناکەوە بڵێن ئەگەر نە عێراق توانێت قسە بکە بەڵێ بەڵام ڕەزامەندی هەمووی لەسرە ینی بەڵام سنووردارە یان مەترسی دروستەکە لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش دوا بکەویان دوانەکەێکێ لەسەرەوە نایزانمەوە هەموو شتێ چاوەڕوان کراوە لە بەغدا هیچ بەڵام ئەوەی کە من زانیومە تا 40 کیلۆمەتر عێراق ڕێگەی داوە سوپای تورکیا داخل ببێ 40 کیلۆمەتر قوڵایی بە قوڵایی 40 کیلۆمەتر بۆ ناو هەرێم باشە ئەگەری هیچ کودەتا و هیچ بابەتێکەیە لە عێراقا کاکسۆرە نیگەرانیەکەیە لە سوودانی بۆی انتخاباتی پێشوەخت بکرێ مالێکی تەوەجوهە هینەکات فایق زێدان چونکە کەسێکی تر پێشنیار کراوە لەلایەن سوودانیەوە بۆ شوێنەکەی ئەمانە تەحرروکێکیان هەیە بۆی انتخاباتی پێشوەخت بکرێ بەڵام تەسەور ناکەمەوە شتێکی سەرکەوتوو بێ سوودانی تا ڕادەیەک دەسی بە خزمەت گوزاری و خەدەمات کردووە و هەندێک هەنگاوی ناوە پێیان قوبوڵ ناکرێ یعنی کاری باشی کردو پێیان قوبوڵ ناکرێ بەڵێ ئەخیر پرسیارمەوە بێ مەسەلەن ئەگەر هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان نەکرێت هیچ لە دۆخێرێمە گۆڕێ من پێم وایە ئەوانەی کە پێیان وایە هەڵبژاردن نەکرێ خراپە و هەڵبژاردن نەکرێ هەرێم تەحملی ناکە وڵاتانی قلیمی ئەسڵەن پێیان خۆش نییە هەرێم پەرلەمانی هەبێ جایەوەی حەریز بن لەسەرەوەی حکوومەتێکی باش و پەرلەمانێکی باشی هەبێ عێراق ئەسڵەن هەر ئەگەر بتانەوێ بڵێن وڵای عێراق مهتەم نییە ئەوە شعونی خۆتانە و کە ئامادەنین پابند بن بە یاسا و تەوقیتاتی دەستوریەوە خۆتان مەسئولیەتەکەی هەڵگرن دوجاریش بیرمان نەچێ بەڕاستی عێراق و هەرێمیش زۆرجار تەحالوفێکی مفسیدین هەیە سەرەکەن بە یەکا ڕێکەون زۆر شت وەلا ئەنێن هەموو شتێواریدا بەڵام وەکو معلومەیەک من بڵێم ڕێکەون لەسەرەوەی هەڵبژاردن نەکرێ و معلومەیە لای من نییە زۆر سپاس بۆیە خاومە بنەوە کاندیدنیشی خۆتان بکەن خوا کەریمە سپاس بۆ بەڕێز سۆرا عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خەریک بڵێ ئەندامی پەرلەمانی کوردستان نەماوە نەماوە شەڵای جەنابتانە چین پشتیوان بەخوای گەورە ئەگەر خێری تێدا بێ ئینشاءڵڵا لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئەم وڵایەتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ